کلاسیکۆی ئیسپانیا کە یەکێکە لە بەهێزترین یاریەکانی تۆپی پێ لە جیهاندا جارێکی تر و لە یاری کۆتاییدا بە هەندرانی شاد دەبێتەوە. وەڕیارە یەکشەممە لە کاتژمێر 10 شەودا هەردوو یانەی بارسلۆنا و ریال مەدرید لە یاری کلاسیکۆدا و بە دیاریکراوی لە یاری کۆتایی جامی سوپەر ئیسپانیا لە وڵاتی سعودیا ڕوبەڕووی یەک ببنەوە. ریال مەدرید و بارسلۆنا لە مێژوودا 16 جار لە جامی سوپەر ئیسپانیا ڕوبەڕووی یەک بوونەتەوە. یانەی شانە لە نۆ یاریدا براوە بووە و 34 گۆڵی تۆمار کردووە. یانەی کەتەلۆنیەکەش 5 بردنەوەی هەیە و 23 گۆڵی تۆمار کردووە و لە دوو یاریشدا یەکسان بوون. ریال مەدرید لە مێژوودا 18 جار گەیشتۆتە جامی سوپەر ئیسپانیا بە سیستەمە کۆن و نوێیەکەوە. 12 نازناوی بەدەستهێناوە کە دووهەمین نازناویان لە وەرزی 2021 بۆ 2022دا بووە. یانەی بەرشەلۆنەش خاوەنی زۆرترین نازناوە لە مێژووی جامەکەدا بە شێوەیە کە 14 نازناوی بەدەستهێناوە لە 27 جار بەشداریکردن لە پاڵەوانەتەکەدا. دوایین نازناویش ساڵی ڕابردوو بوو دوای بردنەوەی لە ریال مەدرید بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. لیۆنێل مێسی ئەستێرەی ئەرجەنتینی و یاریزانی پێشتریانی بەشۆرنا بە تۆمارکردنی 6 گۆڵ لە پێشەنگی گۆڵکارانی مێژووی کلاسیکۆدایە لە یاریەکانی جامی سوپەر ئیسپانیا. کریستیانۆ رۆناڵدۆ و کەریم بێنزیمە یاریزانی ریال مەدرید بە 4 گۆڵ لە پلەی دووەمدان. خوان مارتینێز مونوێرا بەناو بژیوانی یاری کلاسیکۆی جامی سوپەر ئیسپانیا دیاری کراوە. ئەو ناو بژیوانە پێشتر لە 3 یاریدا ناو بژیوانی کلاسیکۆی کردووە کە تێیدا ریال مەدرید لە 2 یاریدا برەوە بووە و بەرامبەر بردنەوەیەک بۆ بەرشەلۆنا. دوایین یاری نێوان ریال مەدرید و بەرشەلۆنا لە مانگی 10 ساڵی ڕابردوودا بوو لە خولی ئیسپانیا لە یاریگای کەتەلۆنیا. بەڵام یانی شەهانە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردنەوەی بەدەست هێنا.